بله پیوندین ترکیه و سوریه شروعکاری سیاسی خالد خوجه جکونیا لگل من دبن سلاف بود بریز خالد خوجه پرسا داوی یکم بکم تو باور دکه کو دناف بینا اردوان و اسد ده هفدیتینک دمک نزیکته پیکوره ڕاستیەکەی نیازێک هەیە لەلایەن بەڕێز ڕەجەب تایب ئەردۆغان بۆ کۆبوونەوە لەگەڵ بەشار ئەسەد بەڵام لە بەرامبەردا نیازێک هەیە لە لایەن بەشار ئەسەدەوە بۆ ئەوەی ئەم کۆبوونەوەیە لە بنەڕەتەوە نەکرێت هەردوو لایەن من وای دەبینم لەژێر فشارێکدان فشاری یەکەم فشاری رووسیایە چونکە پوتین دەیەوێت چیرۆکی سەرکەوتن لە سووریا بکا بە موڵکی خۆی و بەشار ئەسەد لە ژێر فشاری ئێراندایە چونکە ئێران نایەوێت تورکیا هیچ ڕۆڵێکی لە داهاتووی سووریادا هەبێت بە تایبەتیش لەو پرسەی کە پەیوەستە بە باکووری ڕۆژاوای سووریا بۆیە پێم وایە کارێکی سەختە باش ئەگەر ئەو yani Hakan Fidan dibêje ku du mercê me hene, du merc, terör û mesela penaberan. Heger Sûriye ew qebûl kir. Çima Tirkiye mesela opozisyonê nayîne ziman birêz Xalid Xoca? Çi bi serê opozisyonê tê? پرسەکە وا دەردەکەوێت کە چەند مەرجێکی ئاسان بن بەڵام بۆ بەشار ئەسەد ئەمە زۆر کارێکی سەختە هەروە ئاسان نییە لەبەرەوەی بەشار ئەسەد تەواوی ئەو شێوازە دڕندانەی بەکارهێناوە کە دەکرێت بۆ ئاوارەکردن و لە کۆڵکردنەوەی گەلی سووریا بەکار بهێنرێن یاسایەکی بەکارهێناوە یان ئەسەد یان هیچ کەسێک و حزبوڵای هێناوە بۆ ئەوێ وڵاتانی بیانی هێناوەتە سووریا تەنیا بۆ ئەوەی گەلی سووریا ئاوارە بکاتووە لە نێویان بێت بەشار ئەسەد بە هیچ شێوەیەک نایەوێت پەیوەندی خۆی لەگەڵ ئەو گەلەی سووریا بنیاد بنێتەوە ئەو گەلەی کە بەشار ئەسەد بۆ خۆی پەتی نێوان خۆی و گەلەکەی بڕیوە تورکیا دەیەوێت ئەم پەیوەندیە بینا بکاتەوە ئەمەش بۆ بەشار ئەسەد شتێکی زۆر ئاستەمە لەبەرەوەی بەشار ئەسەد هیچ شتێک نەمان نەیکا بۆ ئەوەی گەلی خۆی بکاتە ئۆپۆزیسیۆن بە نمونە سەیری ئەو 1 ملیۆن پەنابەرە ئاوارەیە سووریە بکەن کە هیچ کێشەیەک لە نێوان لوبنان و بەشار ئەسەددا نییە سەرڕای زۆری ئاوارەکان بەڵام ئەو داواکاری لوبنانی ڕەت کردەوە بۆ ئەوەی سووریەکان بگەڕێنەوە ئەو پەیوەندیە باشەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو هەی بووە لە نێوان ئەو حکوومەتی ئوردن پەیوەست بۆ بە بابەتی ئاوارەکان بە هەمان شێوەوە کەواتە هەوڵەکەی تورکیا هیچ باشتر نابێت لە هەوڵی لوبنان و ئوردن ئەمە لەلایەک ئەمە بۆ بەشار ئەسەد مەرجێکە قبولی ناکات برێز خالد خۆجە گاواگۆ بەحسا پەیوەندیên تورکیە و سووریا هاتی kirin li Sûriya gelek xwepêşandan çêbûn xelk li cihê opozisyonê xwepêşandanê dijî Tirkiye kirin gotin ku em naxwazin pêwendiyên Tirkiye û Sûriye pêk werin divê derbarê te dîtina te gerbigirin بەدڵنیاییەوە ئەم هەڵوێستەیان دەبێت چونکە لێک نزیکبوونەوەی تورکیا و سووریا جیایە لە ڕای گەلی سووریا و ئۆپۆزیسیۆن خەڵکی سووریا نازانێت لە پشتپەردەکانەوە چی دەگوزارێت چەندکردە و ڕەفتارێکیان بە تایبەتی ئەوانەی بەم دواییە ڕەفتاری ساغڵەم و تەندروست نین بەرامبەر بە خەڵکی سووریا بە تایبەتی ئەوەی لەلایەن سوپای نیشتمانی دەکرێت کە لەلایەن سووریا و پشتگیری دەکرێت زەوی هەیە داگیر دەکرێت هەندێک شتێت دەسەپێندرێت بەسەر هەندێک ناوچەدا بە تایبەتی لە دووە خۆپشاندان کە لە ئافرین کرا کەواتە بەڵێ خەڵک نیگەرانن گەلی سووری گەلی ئاوارە لەم لێک نزیکبوونەوە نیگەرانن سپاس بۆ te birêz Xalid Xoca ji rovkarê siyasî ji Konyal gel